بناوی خوی گەورە میهرەبان هەر وەک دەزانی کە ژینگە ئیدارەی سەربەخۆی سووران تایبەتمەندی خۆیان ڕاستە ژینگێکی وا جوانمان هەیە لە چیا و دەشت و نەهاڵی جوان بەڵام لە هەمان کات دێدا هەندێک هۆکار لە ئیدارەی سەربەخۆی سوور بوونەتەوەی پیسکردنی ژینگەیەکی لەوانبوونی زۆر ڕێژەیەکی زۆر کارگە کە ڕەنگە لە ئیدارەی سەربەخۆییان نزیکی 100 کارگە بی بەڵام هیچ یەکی لەم کارگانە مولەتی ژینگەیانە بۆیە دەمانەوێت لە دەستپێکی ساڵینە هەمووان ناچار بکەن کە مولەتی ژینگەی دەربێنن و هەروە یەکی لەوانش کە ڕەنگە نزیکە 5 کارگەمان هەبیتن کە کارگەی قیرن یەک لەو کارگانە لە دەستپێکی هەر لە کوتای ئەم مانگەدا ئێمە ئەم کارگەمان ناچار کرد کە دەبێتن بکوژێنرێتەوە و دابەخرێتن چونکە لەژێر چاودێری مەقامیەتی قەزای ناوەندی سووران وەکو فەرمانگەی ژینگە سەرۆکاتی ئەم لیژنەمان کرد ئەم کارگەی پیسکەرێکی ژینگەی بۆ ڕێژێکی زۆر گازی ژەهراوی دەکرد هەروە ڕێژەی سەوزایی وەکو پێویست نەبوو زۆر نزیکە لە ئاوادانی و لە ئێشتەجیبوونی شارەکان و بۆیە ناچار بوون کە ئەم کارگێدا بخین تاکو مولەتی ژینگەکەی دەربهێنێتن لە هەمان کاتیشدایەکی لە هۆکارەکانی پیسبوونی هەوا بوونی ڕێژێکی زۆر ئۆتۆمۆبیلی بێسەرەتای خۆت ئۆتۆمۆبیلەکان کە کوالیتیان زۆر نزمە و ڕێژێکی زۆر گازی ژەهراوی دەردەکەن هەروە بوونی ژمارەی زۆری پاشماوە لە دەوروبەری ئیدارەی سەربەخۆی سووران یان لە قەزەکان کە ئەمەش لە فەراقی نەبوونی کارگەی ڕیسایکردن هەرچەند ئەمرەکەی جەرچووە بەڵام نەچووتە وەری جێبەجێکردن ئەمەش هۆکارێکە بۆ پیسبوونی ژینگە و هەروە ژمارەی زۆریش کارگە لە ڕۆخی ڕووبارەکان هەن وەکو غەساڵەکان و کەسارەکان ئەمەش هۆکارن بۆ پیسبوونی ڕووبارەکان ئەمە دەبیتەوەی شیدیبوونی ڕووبار و گۆڕینی ڕێڕەوەی ڕووبار و کە ئەمە ساڵانە ڕێژەیەکی هیچگار زۆر ماسی و بەچکە ماسی لە ناو دەباتن بۆیە ئەمانە کوی گشتی ئەو هۆکارانە کە کاریگەری لەسەر ژینگە ئیدارەی سەربەخۆی سووران بووە بۆیە ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی سووران کە کار بە دوو ڕێنمایی دەکەن بۆ ئەم بابەتە ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2024